بۆم گرنگە بەر لەوەی باسی پێشەچی بەرنامەکەی ئەم شەوم بکەم بە هەموو کەس و لایەن و بەرپرسی حیزبی و حیزبە کوردیەکان و چی بڵێن کە مزایدە بەسەر ئەم بەرنامەیەوە نەکەن و وێنەیەکی وای بۆ دروست نەکەن کە ئێمە خوا نەخواستە بمانەوێ بە جۆرێک لە جۆرەکان لە هێزە ئەمنیەکان بین لە کوردستانە. پێشمەرگە و هێزی ئەمنی تا ئەو شوێنەی زانستیانە و نیشتیمانیانە بەرگری لە ئەم خاکاکەن لەسەر تەپڵی سەرمانن، بەڵام ئەمە ناشکرێ بە بیانووی پیرۆزیەوە کەم و کوڕەکانی یەکتری پەردەپۆش بکەین و پینەیکەین. لە وڵاتە پێشکەوتەکانی دنیاە و لە سیستمی دەوڵەتداریە کاتێک دەوڵەت هێزێکی چەکگارەکات بچووکتری کەینەوە ئەندامێک لە هێزێک چەکگارەکات ئیتر پۆلیسە ئاساییشە FBI چییە تا دوایی دوو جۆر مەشقەیە، مەشقێکیان مەشقی سەربازیەکە بەم کەسە فێرەکات کە چۆنچۆنی ئەم چەکە بەکار بێنێ و بیتەقێنێ و پاچی کاتە و چی بکات. مەشقێکی تر کە لە کوردستانە ئەتوانم بڵێم غایبە ئەو مەشقەیە کە پێیان بڵێ ئەم چەکە بۆ ڕوبەڕووی دوژمن بەکارێت و ئەبێت جەنابەت ئەسابە سار بێ، ئەبێت جەنابەت زۆر هێمن بی بەرامبەر هەر هاونیشتیمانیەکی وڵاتەکەت کە بە جۆرێک لە جۆرەکان هەڵەیەکی شت بەرامبەرکات تۆ لولەی چەکەکەتی تێنەکەی. بەداخەوە ئەم شتە لە کوردستانە ئەتوانم بڵێم غایبە، گشتگیری ناکەین، ناڵین هەموو هێزە ئەمنیەکان و هەموو تاکەکان، بەڵام خۆکەم نین لە خۆپشاندانەکانە ئەبینین کە سوکاتی بە مامۆستاکرێ بە چەک، ئەبینین کە ئەو چەکەی کە وەزارەتی پێشمەرگە ئەیدا بە پێشمەرگەیەک لە بریەوەی شەڕی لەگەڵ داعشا پێ بکات خێزانەکەی خۆی پێکوژێ، لە بریەوەی بەرامبەر داعش بەکاری بێنێ بەرامبەر براکەی بەکارێنێ، بەرامبەر عەشیرەتەکەی تر بەکارێنێ بۆ شەڕی نێوانە و عەشیرەتانەکە لە کوردستان ناکرێ بە چ چەکێکەکرێ. بەداخەوە بەشێکی هەرە زۆری چەکەکانی وەزارەتی ناوخۆ پێشمەرگەیە ئەو قەتڵ و ئامانی پێکرێ. بۆیە لەم بەرنامەیە دەسەخەینە سەر ئەم برینە لە ڕووی کۆمەڵایەتیەوە و دووبارەیەکەمەوە هیچ کەسێک مزایدەمان بەسەرەوە نەکات بۆی کە ئێمە خوا نەخواستە هێزە ئەمنیەکانی کوردستان لەکەدار بکەین، بەڵام تا ئەو پەڕی پیرۆزی شایانی ئەوەین کە کەم و کوڕیمان هەبێ و ئێمە لەم بەرنامەیە باسیەکەین. زۆر بەخێر بن. بابەتەکە هەستیارە و ئەمەوێ زۆر ڕاشکاوانە قسەی لەسەر بکەین و ئەمەوێ ئێمە و بینەران و هێزە ئەمنیەکان و وەزارەتی پێشمەرگە و ناوخۆ و چۆی حکومەت یاریێمی کوردستان خۆمان تەڵقین کەین بەوەی کە با فێر بین، خۆمان تەڵقین کەین بەوەی کە زانستیانە مامەڵە لەگەڵ ئەو چەکەمانە بکەین. کاک سالار جەنابەت با بڵین زۆر مەدەنیانە هاتووی و زۆر مەبەستیشمە لەو دیۆ کۆمەڵایەتیەوە دەست پێ بکەین، چکە پێم وا بێت تەنها لێوە ئەتوانین شتێ بکەین، چکە ئەگەر بکرایە ڕەنگە دەمێ بوو بکرایە ئەم بابەتە. ئەوەی کەوتم لە پێشەچی بەرنامەکە پشتگیری مەکەی؟ بەڵێ. چۆن؟ لەبەرەوە کاتێک کە سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەین پڕپڕن لەو دیمەنانەی کە چەکدارەکان تەقەلک خەڵکی بێچەکی ناو شار و شارۆچکەکانی خۆیان دەکەن، جاییتر پاساوەکانیان هەر شتێک هەیە. لە کاتێک دادگا حکومەدا کەسێ بچێ بژیرێ، ینی بڕیاری دادگاشت پێ و بە چەکدارێ دەوترێ، ماف نەدراوە بەو کەسەی کە دەچێت تاوانبارەکە ئەگرێ یا تۆمەتبارەکە ئەگرێت تەقیلەکە، بەڵکو دەبێت تەنانەت لە ڕووی زمانەوە ئێمە پێڵین تۆمەتبار، ینی مافی ئەوەشمان پێ نەدراوە لە ڕێی وشەیەکیشەوە تاوانی بخیناستەوە، دەبێت بێ لە بەردەم دادگادا دادگا حکمی بدا، دادگا ینی قانونی وڵاتەکەت، ئەو یاسانەی کە دانراون بۆ وڵاتەکە لە ڕێی دادگایەکی ڕوونی بێفشار و بێتەحەیوزەوە حکم لەسەر کەسەکە ئەدرێ
کە خۆشتانەزانن هەتا ئێستا لە لای ئێمە حکمی ئیعدامیش لەسەر تاوانی گەورە بە شێوازێکی ڕاستە و خۆی ئیجرا نەکراوە، بەڵام تەنهاوەکو حکمی بۆ دەژێ و جێبەجێ ناکرێ. جا من بۆیە لێرەوە دێمەوە بڵێم تەنانەت دادگاش لە هەرێمی کوردستانە کە دەقی یاسایی هەیە ڕێگە نادا خەڵکانێک بە تاوانێکیش کە دەژیرێن بکوژێن. قانونی ئەم وڵاتە هەرێمی کوردستان کە باسەکەین نەڵێن ئەم وڵاتە ئەم جوگرافیایی کە کورد حکمی ئەکا و یاسای هەیە و پەرلەمانی هەیە باز لە مافی مرۆڤ دەکا. لە ناو مافی مرۆڤە ڕێگا بە هیچ مرۆڤێک نەدراوە بێڕێزی بە ئەوی تر بکە لەسەر جیاوازیەکانی، بێڕێزی بە ئەوی ترکا تەنانەت تۆمەتبارەوە گوتم دادگاش پۆلیسەکەی ناردووە، دادگا چەکدارەکەی ناردووە بچێ بیهێنێتە بەردەم دادگا بە بێڕێزی و قسەی پێ بڵێ شەقی تێ هەڵا چ جای ئەوەی گیانی لێبسەنێتەوە. بەڵام ئێمە دەبینین بەبێ دادگا خەڵکەکان بە مەزاجی خۆیان بە دەمارگیری خۆیان تەقە لە یەکتر دەکەن. زۆرمان بینجیوە ئێمە من لە ڕوانگەی کۆمەڵناسیەوە پێی ناڵێم زاهرە بەڵکو پێڵێم دەیان حاڵەتمان هەیە کە ئەم ڕووداوانە تۆمار کراون و هەمومان بینی ومانە ئەگەر هەمووشمان نەمان بینی بێ زۆرینەی شەمەڵگای بینی. باشە لە ڕووی زانستەکەی جەنابتەوە ینی کاک تاریق ماشەڵا بەم هەموو ڕوت بە و ئەوە لە تەنیشتەوە دانیشتووە ناکرێوەکو من بێت، ینی من ئەمڕۆ بم بە لە ناو هێزێکی ئەمنیە ئەبم بە سەرباز باشە ئەو چەکەی بەوە و ئەو چەکەی بە منە ئەبێ فەرقمانە بێ لەگەڵ خەڵکیێکی تراوە نیە؟ بەڵام ئەو فەرقا بینی لە کوردستان زۆر کەمە بە پێشەوانەوە دەیبینم. طبعاً من تێبینیم لەسەر کۆی گشتی فەلسەفەی حکومڕانی هەرێمی کوردستان هەیە. ئینسان لەکوێی ئەم پێگەی ئینسان ئەڵێم ناڵێم فلان شەخص لە فلان حیزب فلان وەلا بۆ فلان حیزب، بەڵکو ئینسان لە کۆمەلگای کوردیا لەکوێی ئەم سیستەمەیە دانراوە. هەر کاتێ ئێمە توانیمان ئینسان لە لووتکەی هەرمەکە دابنین ئەو کاتە بێ بیریش لەوە بکەینەوە هەموو وەسیلەکانی تری پارێزگاریکردن لەم ئینسانە بخەینە خزمەت سیستەمەکەەوە. ئیجا سیستەمی تەندروستیە، ئیتر سیستەمی بەرگریە، سیستەمی ئاسایشە، سیستەمی شەقام و هاتوچۆ و خزمەت گوزاری و هەموو ئەو سیستەمانەی ترکە هەموو ئەو بارانەی ترکە لە خزمەتی ئینسانە بەرهەم هاتوون، نە لە خزمەتی ئینسانی کوردی، نە لە خزمەتی ئینسانی سەر بەو حیزبە. باشەی خۆ بۆ ینی بۆ نمونە هێزێکی ئەمنی کە لە کوردستانە دروستەکرێ هێزە فەرمیەکان باسەکە بەڵێ بە نمونەی ئاسایش و پۆلیس و دژە تێرۆر و نازانم چی وچی ئەنی هەموو هێزانی تر ینی خۆ کاکڵەکەی لەبەر خاتری خزمەتی خەڵک نییە؟ بە تایتڵ وایە، بەڵام لەبەر ئەوە تاکی ئەم کۆمەلگایە ڕانهێنراوە لەوەی جارێ خۆی جیا بکرێتەوە لە وەلاءەکانی. ئەبێ مرۆڤی چەکدار کە چەکدار دەکرێت ئەبێتە بەشێک لە گشت، ئیتر ئەو تایبەتمەندیە شخصیانی خۆی ئەبێ وەلا بنێ، خۆی حەزی لە چییە، مەیلی بۆ کام حزب هەیە، مەیلی بۆ کام بنەماڵە هەیە، دەمارگیری بنەماڵەکەی وەکو عەشە چی پێوتوە بێ هەمووی چی بخاتە سەری خۆی قانون ئەبێت لە سەروی خۆیەوە دابنێ. طبعاً ئەم باسانە باسی ئەگەر ئێمە باسییانکەین فرەلایەنە ئەبێت لەسەر 5-6 محور ئێمە قسە بکەین جا بتوانین هەمووەمانە بەڕاستی بگەێنین. بەڵام ئەوەی کە ئەبینرێت لە کوردستانە وانی بە هیچ جۆرێک من لە زۆرینەیە دەیبینم وانە یە لە تازەترین دیمەنەکانی شەق هەڵدانەکانی چەکداران لە خەڵکی خۆیان لە کاتەکان نەیاسا ڕێگەی پێدا نەتەنانەت پەیڕەوی حزبی خۆیشی ڕێگەی پێدا وەک پەیڕە و باسکەین، نەتەنانەت عرفی ئیجتیماعی ڕێگەی پێدا، نە هیچ شتێکی تر. ئەمە دەبینین جاوەرە بۆ خەڵکانی تر و کەسانی تروشتی تر بەڕاستی ئێمە پێویستمان بە خۆداچوونەوەیکی سەراپاژیرە نەک جوزئی. دەستخۆش کاک تاریق تازە هەروایین جەنابەت جلی پێشمەرگە لەبەرایە و سەرەتای بەرنامەکە ژوتم هەم پێشمەرگە و هەم ئاڵای کوردستان لەسەر تەپڵی سەرمانە، بەڵام ئەمە بەو مانایە نییە گەر ئێوەمانان کەم و کوڕیەکتان هەبێ ئێمە ینی بەو پیرۆزیە بیسپێری. ئەوەی کەوتم وایە سەرەتا سوپاس بۆ جەنابەت بابەتێکی زۆر هەستیارت ڕژاندووە. من پێم خۆشە ئەوە بڵێم سەرەتا ئەوەی من دەیڵێم گزارشتە لە بیرۆڕای شخصی خۆم پەیوەندی بە هیچ داوم دەستگایەکی فەرمی و نافەرمیەوە نییە. ئەوەی من دەیڵێم بابەتە بەخۆم
تێبینیەکی بچووک بۆ ڕاستکردنەوەیک لە سەرەتای پێشەکێکت کە باست کرد کاڵی ئەو چەکانی خەڵکی پێدەکوژرێ زۆرینەی چێ وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگەن ڕاستکردنەوەیەک زۆربەی ئەو چەکانە لە ئێستا دەچەکی بێمۆڵەتن حالیان حکوومەتێرێم هەڵمەتێکی زۆر باشی گزگیری دەست پێ کردو کە ئەو چەکە بێمۆڵەتانە لە دەست باشە بەڵام با منیش با بڵین بەرچاوڕوونترێکم مەسەلەن کاتێک کە پێشمەرگەیەک من وەختی خۆی لەگەڵ وەزیری پێشمەرگام قسەیم کرد بەرنامەیەکی ترم دروست کرد کاتێک کە پێشمەرگەیەک پۆلیسێک ئاسایشێک لە هەر حیزب و لە هەر شار و لە هەر لایەنێکە بە بیانووی ئەو بیانووی کە چەکەکەی هەڵگرتووە ئەوەیە کە پێشمەرگەیەوە نیە کاکاروان مەسەن ئەو بیانووی کە چەکەکەی پێ و لە بازگەیەک دەریەکات ئەڵێ من پێشمەرگەم من پۆلیسم ئەم چەکەی تر مەحسوبە لەسەر وەزارەتەکەی ئێوە دروست کاتێک کە ئەم چەکە تاوانێکی پێکرێت وەزارەتی پێشمەرگە پێی کردووە پێشمەرگەیەک پێی کردووە ئەگەرنا من ڕەنگە بەو چەکەوە بگیرێم کە مۆڵەتێکم نەبێ بڵێ زەحمەنە پێ چەکەکەت دانێ بابەتەکەی من ئەم شتەیە ینی دەگەم منیش مەبەستەکەم ئەوەیە ئەوەی کە زۆربەی تاوانەکانی پێکرێت زۆرینەی وەزارەتی پێشمەرگە و ناخۆنیە زۆرینەی بێمۆڵەتە من یەکشتت پێ بڵێم لە من باسی سلکی سەربازیەکەم چکە دوو سلکی زۆر جیاوازە ڕاستە هەردووچیان چەکدارن تایبەتن بە ئەمنێتی وڵاتەکە من باسی سلکی سەربازیەکەم و ئیلاقم بە بابەتی ئاسایشی ناوخۆنیە لە سەربازیدا پرۆتۆکۆلەکەی پێڵەن قەواعد الاشتباک بە عەربی لە کوردەکەی پێڵەن بنچینەکانی ڕوبەڕووبوونەوە تۆ لە هەر یەکێکی سەربازی کە مەشقەکەی پاش ئەوەی کە مەشقە سەربازیەکە تاواکەی بە شێوەیەکی ڕۆژانە هەفتانە مانگانە دەوراتت پێەکەن ئەگەر بۆ ڕۆژانە دەدەقە چارێکێکیش بێ فێرت دەکەن تۆ کەی چەک بەکاردێنی کەی چۆن بەکاری دێنی و لەکوێ بەکاری دێنی یعنی ئەم حاڵەتانە هەیە تۆ گەربێتە سەرباسیەوەی خروقات لە هەموو دنیا خروقات هەیە کام وڵاتی زۆر پێشکەوتووە بڵی هەموو هێزەکانی 100% ملتەزمن بە کۆمەڵی شت خروقات هەیە ینی ئەمە ڕۆژانە دەبینین دنیاوە بچۆک بۆتەوە ئەگەت لە هەموو شتێکەیە من ناڵم نە پێشمەرگە و نە ناوخۆ بێ کەم و کۆڕینین کەم و کوڕی هەیە دەمێنێتەوە سەر چۆنەڵێن دەرونی ئەو شخصانی کە چەکەکەی دەدرێت باشە بەڵام ئاخرەکەی سەر دەرون چۆنە بێت تۆ حکومەت جەنابەت چەگارەکە من لەسەر ینی لەژێر ڕەحمی دەرونیە ڕاست ئەوە بکەم بەڕاستی ئاسایشێک مەسەلەن پۆلیسێک چوزانم هەر یعنی ئێمە من ئەم شتە دووباراکەم و لەگەڵ ئەو پەری حورمەتم بوو کەسانی کە زۆر پیشەیانە مامەڵاکەن دراست بەڵام ئایان بینین ڕۆژانە ئەمەش بینیمانە ئێمە بینین مەسەلەن کۆمەڵێک چەکدار چی لە بەرپرسی حیزبەکەی خۆیانەکەن مەسئولێکی حیزبەکەی خۆیان چۆن شەقشەقین پێکەن ئەمانەشمان بینی و ئەوەش دەبینین ئەو خۆم بابەتەکانیشمان بین بەڵێ ئەوەشم بینیڵان لە مامۆستاشمان ئەویشمان بینیوە منیش خۆشم ئەمەم نووسی و بابەتم لەسەر نووسی وتم باشە ئەمە بەرامبەر بەرپرسەکەی خۆی ئاوایە بەیانی منی هاوڵاتی ئەو کاکەی ئەو بەڕێزە بکەوێتە بەردەستی ئەمانە ئەبێت چی لێ بکەن من خۆم حاڵەتم بەسەر هاتووە یعنی ئەو حاڵەتان نەبووە من ناڵێم نییە هەیە بەڵام هێشتا پێویستمان بەوەیە پێداچونەوەیکی باش بە وەرگرتنی ئەو خەڵکانەیە بکەین کە ئایا کێشایانی ئەوەیە چەکی بدەیتە دەست دوو کەم تەرخەمێکی ترمان هەیە ئەمە لێت ناشارمەوە ئەویش وەکو مامۆستا باسی کۆمەڵێ شت هەیە ئەبێ ئەڵێ قسە ڕاکێشێ پێشمەرگە لە کاتی ئەرکا باچەکەکەی پێبێت بەڵام کە ئەرکەکەی تەواو بوو لە مەرچەبی خۆت لە کۆگای خۆت بۆی دانێ لێرەش دیسان کێشەیەکی تر سەڵاڵەدا زۆرێک لە پێشمەرگە چەکەکەی بە پاری خۆی کڕیوە ئەو قسەی وەختی خۆی من وەزیری پێشمەرگە پێیوتم بەڵام بە پاری خۆی کڕوێتی و بە پاری ئەوە کڕوێتی سەربایی تۆ بووم دراست ینی بە پارێک کەسێ کردوێتی هەڵگرتنی چەکەکە مامۆستا سالار هۆکارەکەی ئەوەی وەزارتی پێشمەرگەی تۆ پێشمەرگەیت کەواتە وەزارتی پێشمەرگە مامەڵە بەم چەکەوە کاتیانی وەنیە بڵی چافو ویستە قسێ بکەی بڵێ جان لە ناو قسەکان تاکە پرسیارەکە دەکرد ئەو کاتە پەلەم نەبووەم ڕستەیە بڵێم بەڵام ێستا دەگڵێم سیارەیەک تا خێرایەکەی زۆرتر بێ حساباتی ئۆستۆپی زیاتری بۆ ناکەن با ئەو ئۆستۆپی بۆ پاسکی دەکرێ بۆ سیارەیەکەکرێ ئەکرێ نا بۆ سیارە جیاوازترە سیارەکە تا هێزیشی گەورەتر بێ حساباتی ئۆستۆپی زیاتر بۆگرێ واتە ئێمە کاتێک کەشتێکی مەترسیدار ئەدەین بە دەست مرۆڤێکەوە کە سیارەیە کە سیلاحە سیارەش چەکە ئینسانی پێدەکوژێ ئەبێ حساباتی زۆرترکەین چۆن ئێمە خولێکی قورس دەکەینەوە بۆ ئۆتۆمبیلێک کە بۆ خزمەتی خۆی و ژیانی تایبەتی خۆی بەکارێ نەزار و یەک ڕێکاری بۆ دانین لەسەر جادە چەندین مروری بۆ دانین عەجەبا ئەم هەموو هینانە بۆ چەکدارەکان دانانین لە کاتێکم یعنی لە ڕووی زانستیەوە یعنی ئەو بوو بەڕیرە خۆ جەنابەت کەسێکی سەربازی نیت منیش کەسێکی سەربازی نیت من ئەڵێم بەڵامەوە بۆ بەڕیرە لە بڕووی پێشمەرگەکە خۆی چەکەکەی کڕیوی تر بە هەوی وەزارەتی پێشمەرگۆرێک
ئەوە ئەزانی چی ئەگەر مرۆڤ من بۆیە لە سەرەتاوتم کاتێک کە تۆ مرۆڤەکەیتە لووتکەی دەسەڵاتەوە لووتکەی هەرێمەکەەوە لە ڕووی بەهاوە تۆ دەبێ ئەسان ڕێگە نەدەی بە پاری خۆی چەک بڕێت تۆ دەوڵەتی چۆن ڕێگە ئەدەی کەسێک بە چەکی خۆی بێ چەک بکرێ و پاری خۆی چەک بکرێ ئەی ئەم هەموو سەرمایە ئەم هەموو شتە سەرفەکرێ بۆ ماڵی مەسئولی وهەیە چوار چەکی تیا زەحمە نەبێ بۆ یەکێ لەو چەکانی نادەی بە یەکێ لەو پێشمەرگانەی لەو سەربازانەی کە پێویستی بەوە نەبێت چەک بڕێ و تا تۆش ڕووزەردیبی بەڕاستی ئەم جۆرە بیرکردنەوەیکی ئەتوانم بڵێم دەوڵەتدارانە نییە بەڵکو بیرکردنەوەیکی تا ڕادەیەک بەداخەوە ڕاست بەڵام من ڕووگیری ئەبم هاوەکو وایەکێک دیارەکە دەیاتێتتر تۆ ڕووگیری بیلێشی نەپرسیتەوە هەندێک حاڵەتێ هەنی ئێمە بە ئەوانە لە بەرچاو تۆ موقیفەکە و ڕوونکەمەوە تۆ لە موقیفی با بڵین من وەکو بەرگریایی لە من تێدی قسەکان دەکەم ناڵم 100 بەڵام لە حەزات وەکو تێبینی ئەبێ خەڵک تێبگات ئەو پێشمەرگە ئەو هێزە درڕندێنیە کە بەو شێوەیە کە باز بکری هەر پێشمەرگەی خەڵکە کوژێەوە زۆر دەگمن ئەگەر حاڵەتێک بوو بێ پێشمەرگەیەک یا کوڕی بەرپرسێک یا لە هێزێکی تایبەت لە شوێنێکە کەتنێکی کرد بێ پێش هەموو شتێک دەرونی کۆمەڵایەتی ئەو خەڵکە بین پەروەردەی خەڵکەکە دەست پێ بکەینەوە پێش ئەوەی چەکەکەی بدەین ڕێک ئێمەش باسی ئەو شتا ئەبێ دەرونی خەڵکەکە پەروەردەی ئەو خەڵکە پەروەردەی ئەو مناڵانی کە ئێستا ئەو تەبەقەی لە دوای ئێمە دێن ئەبێ لە ئێستا فێریانکەین کە چەک من خۆم چوار مناڵمێتە ئەسەن نازان چەک بەکاربێنن و فێریشم نەکردن و فێریشیان ناکەم ناشمە لە ژیانیانە فێری چ بەکارێنانی چەک بن بەڵام مانای ئەوە نییە باواتیان نەگەن بینەران ئەو میوانە بەڕێزانە کە پێشمەرگا یان ئاسایش یان پۆلیس بە سەرچاوی هەموو کێشەکان و کوشتەکان ئەوانە نامە بەسەکەی من ئەوەیە مەجبورم لێرە وەکو بەرگریکە بەڵام پێی قسەکەت دەکەم منی شاوڕام لەگەڵ تا کا کاروانە مرکە سەب کە وەڵا هیچ ناڵێ من هاوڕاتم هاوڕای لەگەڵ چێە هاوڕاب لەگەڵ جەنا باش کێشەی سەرەکی ئێمە بەداخەوە بەڕاشکاویش دەگەڵێم کێشەی سەرەکی ئێمە دەستێوەردانی حزبە لەناو ئەو دەستگایان کاتێک ئەو دەستە نەما کەکە تا ئێستا تۆ پێشمەرگت پێ تەوحید ناکری کاتێک ئەو دەستە نەما کەس بۆی نییە بێ شەق لە مامۆستایەکی هەڵدا ڕێزمێلۆ هەموو مامۆستایەکی کێشەکە لەوەیە بەڵام لەگەوەی هاوڕات نیم کە ئەو کوشتنانە دەکرێ کەک ئەوەی خەڵکی مەدەنی کێشە لە عەقلەکانە فەرمۆ ماوەک بەر لە ئێستا دکتۆر بوو چوو مالی خەزورانی خەڵتانی خوێن کرد خەڵک کاکە دەرون خەڵک لە هەموو کوردستان لەسەر برنجی بایع کوژرا طبعا هێزی ئەمنی نەبووین خەڵکی مەدەنی لەسەر فولایت کوژرا یەک لۆت باسکەم لەسەر کۆتر کوژرا لەسەر چلکاوی کۆڵانی کوژرا لەسەر فولایت کوژرا لەسەر بەفر کاتێک بەفر نەبوو کوژرا لەسەر هۆڕن لێدان کوژرا کێشە لە عەقلی خەڵکەکەیە ئەوجا لە دەستگای ئەمنیبی یاخود لە غەیری دەستگای یاخود مەدەنی لێ بێ بەڵام من ئێستا ینی کەسێکی سیڤیل کەچێکی پێیە مامۆستا سالار تاو ئەمە تۆمەتبارە و ئەمەیتر ئەوەیە بەڵام کەسێکی عەسکەری لە وڵاتایتر ئاسایشی ناوخۆ بێدان ئاسایشی دەرەوە بێت وەکو پێشمەرگە ئەوە مەترسیەکە ئێمە لەگەڵ ئەمای ینی بۆ نمونە بۆ من زۆر ئاسایی بێ شەقاوەیەک لە سوچێکا بمگرێ و دوو فیشەکەم پێوەنێ بەڵام بە کفری ئەزانم لە وڵاتەکەم پێشمەرگەکەی خۆم لولەی تفەنگەکەم تێکە ئاسایشەکەی خۆم لولەی ئەدی بەرامبەری چەند ساڵێک بەر لە ئێستا کە چون تاوانبارێک دەستگیر بکەن پۆلیسێکی شەهید کرد و دوو کارمەند ئەمریکاش ئەمە هەیە ئێمە سەری ڕێز و نەوازش بوو پۆلیسەدان ئەدی قوتابی زانکۆی بچی عەمیدی کولیەی قانون لە ناو کولیەی بکوژی دواتر بچی دکتۆرەکی مهندست لە سەربانی مالی بە دوی کەت کوشتی کە قوتابی بڵێ چی کاکاروان من ئەڵێم کێشە لە عەقلەکانە کێشە لە مشکلەی چەکەکەت نییە کەک کێشە لە عەقلەکە ئەگە بێت و ئەمە کۆمەلگای خۆمان ڕۆشنبیرتر بکەین تێدەگەیت چۆن تۆ بازنەکەم بۆ بچووکەرەوە بازنەکە بچووکەرەوە لە هێزی ئەمنیا کە دەوڵەت بە فەرمی چەکیانایەتێ دەوڵەت بە فەرمی چەکی داوە پێیان بەڵام ئەو حاڵەتانی کە ئێستا بەدی دەکرێت زۆر کەمترە لە پێشە لەبەر ئەوەی ماوەک بەر لە ئێستا وەزارەتی ناوخۆ فەرمانە چی دەرکردووە کە هەر کارمەندێک لە پۆلیس کاتی دەوامی تەواو دەبی چەکەکەی لە مەشتەبی دایرەکەی خۆی بەجێبێڵی بەڵام دیسان دەگەڕێمەوە سەر ئەو خاڵی کاتی ئەوەی کە حزب دەستی لە ناو دەستگا ئەمنی و پێشمەرگە و ئاسایش و پۆلیس نەما باش ئەم قسەیەکەم ئەگەروانە بوو تۆزێ بۆم ڕاستکەرەوە ینی قسەکەی تۆ ئەگرێتەوە لە بریوی بڵێم دەوڵەت هێزەکانی خۆی چەگارەکە ئەبێ بڵێ مێچێتی و پارتی کاتێک هێزەکانیان چەگارەکەن هێزی خۆیتی
بە خۆی دەزانی. ئەمرکە زۆر سپاس بەڕاستی ئەمە هاتیینە لێرە دانیشتینە لۆ چارەسەرکردنی کێشەکان نەک ئەوەی کە تاوانباری حیزب و حکوومەت و ئەولایانە بکەین. ئەمێن پێم باشە دوو ملاحەزە دوای دێمە سەر بابەتەکەی زۆر یەک پێشمەرگا ئێستا نییە چەچی خۆی بی هەموو پێشمەرگەکانی کوردستان ١٩٩ هەمووی چەچی حکوومەتی لایە ئاسایش پێشمەرگا هەتا چەکەکانی وەزارەتی پێشمەرگەی هەر هەمیان هاوپەیمانە تەمینیان کردی ئەوان لۆ پێشمەرگەی تەمین ناکەن لۆ یەکەی تەمین نەکەن ئەوە یەک دووەم مەسلەی یەکگرتن ئەو برادرە باسی یەکگرتنی کرد یەک نمونەتان دەدەمێ لە فەرماندەی هەولێر زیاتر لە 10,000 پێشمەرگەی هەبوو ئێستا یەک پێشمەرگەی نمایە بارگای فەرماندەیەکەشی پێپارێزی هەموو چیتە ناو ئەو وەزارەت ئەو 24-25 لیوایە لەکوێ هاتیە بەڵام سەیریبانەچینەوە بابەتەوە من لە مامۆساکردنەوە یەک بار ڕوونکردنەوەی بۆ بڵێ لە ڕووی میکانی لە ڕووی میکانی چیەوە لە ڕووی میکانی چیەوە ڕەنگە ئەم لیوانە یەک خراپێ بەڵام لە ڕووی منتەڵەتی حیزبیەوە ئێمە باسەکە لە ئەمریکاش لە ئەمریکاش دوو حیزب هەیە لە هەموو دنیا باشە بەس مەبەستەکەی ئێمە لەوایە مەبەستەکەی ئێمە لەوایە بۆ نمونە کاتێک پێشمەرگەی حیزبێک ئاسایشی حیزبێک پۆلیسی حیزبێک ئەچێتە خۆپشاندانێکەوە دژی با بڵین بەرپرسە سیاسەکەی بێ نابێت تەعەسوبیە بێ نابێت توموتیش بێ قسەکەم ئەوەیە بەس ئەو لە حەزەمە دێمە سەرەوە بەینجاز دێمە سەرەوە ئێمە ئەو مەبەستەمان دێمە سەر ئەو مەبەستێ لە پێشەچیەکەش ئەمن لەگەر ئەوەی توودانە بووم لە بەشەچی ئێستا هێزەکانی پێشمەرگەی کوردستان بە تایبەتی ئەگەرە من باسی وەزار ئەوە فەرماندەی زێرەڤانی بکەم هەموو پێشمەرگەکانیان سەرەتا مەشقی جەستەی زۆر بە قووتیان پێ دەکەن لەبەر ئەوەی باشترین مەرکەز تەدریب ئێستا ئەمانە لە من بۆ دێمە بەشەکەیت کەش باشترین مەرکەز تەدریب لەسەر ئاسی عێراق و کوردستان فەرماندەی زێرەڤانی هەیتی یەکەم جار تەدریبی جەستەیان پێ دەکەن لەناو هەمان تەدریبین خۆشەویستی نیشتیمان و وڵات و هاوڵاتیانیان فێر دەکەن کە ئەو چەکانە دەبێت لە بەرژەوەندی هاوڵاتی بەکاربێن لە بەرژەوەندی ئەوەی کە ئەو وڵاتی ئەمە دەپارێزین ئەو هاوڵاتیانە لەنە ئەو سنوورەینا یعنی هەموو ئەوانە چڕ کراینەوە زۆر بەجددی ئەو شتانەی ئەو برادرە و ئەحواڵش باسی دێمە سەری ئەوانە بەشەکن لە ڕابردوو دێمە سەری دێمە سەری دەمەمی هەدەفەکەی خۆم یعنی بە زۆر بە بەڵگە بسلمێنم یان ئەگەر یەک لە قسەکانی وانە مەزالی وانیش هەیە وەڵام دەنەوە هەر لەناو هەموو بەشەکانی پێشمەرگە بەشی ڕۆشنبیر و ڕاگەیاندن هەیە کە مەشقەکەشی تەواو بوو ئەو پێشمەرگەیە مانگانە یەک مەمنوع عباسی یەک کلمەی حیزبیش بکرێتن نە لە پارتی و لە وێچێتیش ئەوانە باسی ئاسایشی نیشتیمان باسی خۆشەویستی وڵات باسی ئاسایشی وڵات وڵا هەتا باسی یاساکانی ئومە متحیدە و مافی مرۆڤ و هەتا باسی ترافیک لایت و بەئینجازت ترافیک لایت ئەگاتێتان گەیاندراوە بەس ئەمە تەماشەکە ئەمە دەبی لە هەمومان لە هەوڵ بدەین ئەو شتەی بگەینە قیممە باشە لەو شوێنەی کە ئیمتیحانەکرێت چەکە کە جوان بتەقێنی لەو شوێنەش ئیمتیحانەکرێن بزانن ئەم نەسیحەتانە گەیشتووە بە دڵی پێشمەرگەکان ئەوجا ئەوان نسبیە ئەمە سەتا دەتوانین ئەخریە خەلەلیتیا بێ قوڕەکرێ بەسەرمان جان بە کورتی جوابم بەرەو بابچینە ناو من نەزانی چی ماتە بەرچاو خەڵک بە ڕۆژوە بێت لە بەربانگ لە پاشێەوە تا بەربانگ بەڵام بەدەنکە خورمای ڕۆژوەکە یشکێ کە توانیوەتی دەنان بخوا دەنازام چی بکات تا ئێوارە بەس لە 5 دقیقا بێ بۆ بانگەکە بەدەنکە خورمایشکەیە ئێمە من کە دەڵێم تێڕوانینی گشتی حکومڕانیەکە گرنگە ئەلەمایە تێڕوانینی گشتی حکومڕانیەکە لە یەک لەحزەیە دوور بێ لە ڕوتان بەرپرسەکەی پێی دەڵێ دوور بێ لە ڕوتان جنێوێک دەداڵێ ئەوە فلان کەسە ڕقی لە فلان حیزبە تێسرەوێنن بڕواتان هەبێ بکەوە دیاردێ حڵەت نییە هەر دەکە خورماکەیە مەش باسی ئەو دەکە خورمایە لە هەموو دنیا ئەوەنە هەستیارە پیشەکەی ئێوە ئەوەنە هەستیارە هەڵبەتە وەکو پێشمەرگە ناڵین وەکو هەموو هێزە ئەمریکانەڵی ئەبێ ئێمە کۆی سیستەمەکە بەڕێزیان وتی عقلیەتە بۆیە ئێمە دەڵێن پێویستەکە ئەو کەسانەی دێنە موئەسساتی فەرمیەوە دیفاعکەری تەواوی قانونەکانی وڵاتەکە بن کە ئیجازەی پێ نادات ئەسڵەن سیلاحەکەی بەکاربێنێ تەقبکە لە هاو نیشتیمانیەکەی هاو نیشتیمانی یاسا لی بەرپرسیارە یاسا ئەیپارێزێ کەرامەتی دەپارێزێ بیرتان دەخەمەوە ئێمە لە وڵاتی ئێمەدا لەبەر ئەوەی ئاسایش بەهێزترە احتیباری شەق لە مرور هەڵەدا خۆی شەر پیاوی دەوڵەتە خۆ مروری شەکی هەیە پۆلیسەیە و چەکی پێەوەی کە بەڵام دەیان مرور لە سەرجادەکان
نەدراونێتە بەشق لەلایەن حمای ئەم مەسئول و کوڕی ئەو مەسئول و ئەمانەوە لایەنە ئیتابیەکانیش بەهەر زۆرن چەند هزار پێشمەرگەمان شەهید بوو لە پێناوی ئەوە ئەرکە من ئەمە یەکشت بڵێم و اینجا بچمە ناو بڕێک من ئەمە یەکشت بڵێم هەم کاک سالار کە لێیا دانیشتووە من تۆزێک بە شخصی نەک تۆزێک هەر زۆر دەمێکیشە تێکەڵین یەکێکە لەو خێزانانەی کە زۆر مزاحین بەدەست با بڵین شۆرشی کوردی و یەکێک لە حیزبەکانی کوردستانەوە من خۆم کوڕی شەیدم دڵنیام هەرێک لێەوە بەڵام ئێمە پێم وایە بەرپرسیارترین لەوەی ئەگەر پێشمەرگە ئەوەنە پیرۆز سەیرەکەین ئەگەر پێی خواردانێ لەبەر پیرۆزیەکەی پێڕاستکەینەوە خرمەش لێرە دانیشتنێ دەمانەوێت پێشمەرگە بە پیرۆز نیشان بدەین باش یەینەوە خزمەتان هەمیشە ینی بابەتەکە هەستیارە و هەمیشە ڕەنگە تووشی هەندێک ڕەخنەبینەوە ئێمە بۆی کە دەسەبین بۆ هەندێک بابەت و دیاردەی کۆمەڵایەتی کە ئێمەی کوردوانی من ئەمەوێ تۆزێک دوور کۆمۆ بە یارمەتی ئێوە ینی لە تۆپیکی ئەم جارەی و ئەم شەوی بەرنامەکەم بۆی کە ئێمە لە خەریکە لە ناو کۆمەڵێ وەهمە ئەخینچین بەڕاستی وەکو کورد یعنی فلان شارمان ناوە شاری فلان مەسەلەن با ڕاشکاو بین مەسەلەن سلەیمانی شاری ڕۆشنبیری وەڵا هەمومان حەزەکەین سلەیمانی شاری ڕۆشنبیری بێ بەڵام هەندێک جار بە 6 مانگ جارێ بە ساڵە جارێ شانۆگەریەکی تیانە کۆنسرتێکی تیانە ئەوەیەکی تیانە هەولێرمان ناو پایتەختی گەشتیاری لە کاتێکە یعنی ئایا پایتەختی گەشتیاریە ئێمە ئەمانەیە بەڕاستی وەک تیمی بەرنامەی دەروون وەکو ڕوودا و ئەمانەیە بەڕاستی ئەم ناوانە وەکو خۆیان بن ئەگەر ئەمانەیە بەڕاستی وەکو خۆیان بن ئەبێ دەستکاری برینەکان کەین ئەبێ ئەو وەهمانە لە خۆمان داماڵین وەنیە کاک سالار ینی خەریکە لەنا ئەو وەهمانە ئێمە ئاخینچین بەڕاستی ئەمەوێ جەنابتان هەر بەڕێزێک قسەیەکی هەیە لە خزمەت یابم بەر لە ئێوە بابزانم بابەتەکە چەکە تۆزێک باسی شانۆشم کرد پێش ڕۆحسین تۆڵێکی لە ڕاستیا لە ڕوانگەی منەوە پرسی جەنگ پرسی چەکداری لەگەڵ جەنگ لەگەڵ تونند و تیژی و لەگەڵ براکوژی ئەو جەمک و دوانەیەن کە لە یەکترجا نابنەوە ئەوەی ڕاستی بێ خۆتەزانی تۆ خۆت لە پێشێکەکە شاباستە کرد مەسەلەی مامەڵەکردنی دەوڵەتان لەگەڵ پرسی چەکداری لە دەوڵەتێکەوە بە دەوڵەتێکی تر جیاوازە بۆ نمونە ئەمریکیەکان لە زۆربەی ویلایەتەکان هاوڵاتیەکان نەبێ ینی و مافیان پێدراوە کە چەک هەڵبگرن بۆ پارێزگاریکردن لە خۆیان بەنسبەت مرۆڤی کوردەوە یا ئەم چوارچێوەی کە ئێمە ناومان ناوە هەرێمی کوردستان هەر ئەکرێ بڵێین زیاتر کە باسی چەکەکرێ ئێمە براکوژیمان بیرێتەوە ئێمە هەندێک لەو تونند و تیژیانە ئێم کۆتاییەمان بیرێتەوە خۆزگە ئێمە کۆلێژە سەربازیەکانمان لە ڕێگەی کۆلێژە سەربازیەکانەوە یا کۆلێژی پۆلیسەوە یانە کۆلێژانی کە خەڵکانی تری پسپۆر لەو بوارە بەرهەمێنن ئەم کۆلێژانە بەرپرس بوونە لەوەی کە دۆخی دەرونیە مرۆڤە زۆر گرنگە لە بەرۆی کاکە دەرو من پێم وابێ ئێمە وەکو ئینسانی کورد لە ژێر زەبر و زەنگێکی دەرونی زۆرین و نامەوێ بڵێم هەمومان بەڵام بەشێکی زۆرمان دەروون شێواوین وەکو چۆن جەستە لە ڕووی سەربازیەوە جەستە پێویستی بە ئامادەکاری هەیە لە ڕووی دەرینوشەوە بێ ئامادە بکرێنم کەسانی کە مامەڵە لەگەڵ چەکاکەن کە بەداخەوە بە پێی مامەڵەکردنیان بە پێی کوشتنی مناڵ بە پێی لێدان لە کەسێک کە تۆمەتباریش نییە لە بەردەم کامێرەکانەوە لە بەردەم جیهانە وامالەیەکا کە بڵین ڕاستە کورد پێویستی بەوەیە کە وەکو چۆنەڵێن لەگەڵ شاخەکانە دوانەیە کورد لەگەڵ چەکی شاد دوانە بووە بەڵام بەم شێوە مامەڵەکردنە ناکە مامەڵەکردنێک کە ئاشوب بەرهەمهێنێ و زۆر مەترسیدارە گەل لە ئێستا ڕێگەی لێ نەگیرێ ئەو کاتە نەوعێک لە مرۆڤ دروستە بێ کە مافیەوە بەخۆیە یا بە بێەوەی لێ پێچینەوە لە تۆ بکە بەس لە بەروی چەکی پێەیە ئەتوانێت حکومەکەش خۆی جێبەجێ بکە بۆ سپاس بۆ تۆ خوا لەگەڵ خواگای لێو بێ کاک سالار پرسیارێکی تر تۆزێک بە شخصی قساکەم نەک بەس بە شخصیەوە بە شخصی لەبارەی ئەم نازانم قسەیەکەوتیە بەڵام ئاماژوو بە بابەت تێدا کە پەیوەندی بە وەهمەوە بوو ئەکرێ لەوە تۆزێک قسە بکەم وەڵا فەرموویمە یەکەم پایتەختی ئاشتی پایتەختی ڕۆشنبیری پایتەختی گەشتیاری پایتەختی ئاشتی ئێستا من لێتان بپرسم ئەزانن کوێیە ئەرێ کوێیە لە هەرێمی کوردستان پارێزگای هەڵەبجەیە لە کاتێکە کۆنگرەکانی ئاشتی لە شارێکی ترەکرێ دوو شارەکەوێتە بینی ئەو شارە و پارێزگای هەڵەبجەوە
بە فعلی منیش لەگەڵتان وەک چۆن لە سەرتاوە لە پێشێکیان بەرنامەیە لەگەڵتان تەیز دەکەین لەم قسەشا تەیز دەکەین پێویستەکە کاتێک دەوترێ بە شارێک پایتەختی ڕۆشنبیری لا مرکزیەتی ئابووری بۆ بوارە ڕۆشنبیریەکەی پێڕابگەێنرێ و پێی بدرێ لە کاتێکە ئەوترێ بە پارێزگایەک پایتەختی ئاشتی پێویستەکە هیچ پارێزگایەک بە پایتەختیشەوە ڕێگە بەخۆی نەدا هیچ بابەتێک و پرسێکی ئاشتی لە شارەکەی خۆیان بکا بەڵکو ئەبێ بیباتە و پایتەختەوە لەوێ کۆنفرانس و کۆگرە و تەوەرەکان و دانیشتەکانی ئاشتی اینجابی بەسەرەوە بەهێزی ئەمنیەوە کاتێک بەهێزیەکی ئەمنیە وترێ پارێزەری ئەوە بەڵێ من جا لە ناو باسەکەی پێشەکەی بەڕێستا بۆ هەر بوارێک کە پۆلیسێک دەستنیشانەکەی تەنانەت کاتێک کە چەکدارێک حیمایەی موئەسسەسەیەکی ژنانەکە پێویستە کات تایبەتمەندیەکانی بە وردی لە بەرچاو ژیرابێک کە زۆر جیاوازە لە پاسەوانێکی تری چەکدار کە پارێزگاری لە نەخۆشخانەیەک دەکا کە پارێزگاری لە منشەیەشی نەو دەکا هەموو یەک وردکەیتەوە بە پێی تایبەتمەندی پاسەوانیشی ڕاستە کاتێک پۆلیسێک با بڵین پاسەوانی نەخۆشخانەیەگە کات ئەبێ لەوە تێبگات کاتێک کە تۆ چیت لەواچێت دایکێ مردەبێت زۆر جیاوازترە یعنی لەبەرەوە کاتێ ئێمە باسەکەین من بڕوام وایە فرد بە فەردی ئەم وڵاتە وەک چۆن مامۆستایەک ئەبێت لە پۆلدا جیاوازی کەسی قوتابیەکان لە بەرچاو بگرێت لە گەیاندنی وانەکانیە حساب بۆ هەر هەمویان بکە اینجا مامۆسایەکی سەرکەوتووە نابێ بڵێت تێناگەی کەیفی خۆتە ئەبێ سیستەمی چەکداری من بۆیە باسی ئۆتۆمبیلم کرد حساسترین بوارە من دەکرێ هەڵێ بکەم لە بواری پەروەردەکردنی مناڵەکەما دوژار بە پەروەردە ڕێشی کەمەوە دەکرێ دادگایەک حکمێ دەرەکە لەسەر کەسێک دوایی تەمیز دەکرێتەوە بەس کاتێک کە فیشەکێ گەنەی بە ئینسانێکەوە خۆ تەمیز ناکرێتەوە گیانی دەرچوو بەرەوە ئەم بابەتە بابەتێکی زۆر بە نرخە بۆیە من لە بیدایەتی شەوتم فەرسەفەی حکومڕانی دەبێ بزانی بەهای ئینسانەکانی لەسەروی چیەوەیە من لێرەوە دەڵێم نابێ ئێمە بڵین ئەم نیشتیمانەمان خۆشەوێ پێمان وابێ نیشتیمان خاکە خاک وەسیلەیە بۆی منی مرۆڤ لەسەری ڕەفاهیەتمە بێ خاک گاسنی تێبەرەدەین دوور بێ لە ڕوتان هەزاران گیاندار پیسری لەسەرەکە بەڵام ئەوە ئێمە ماڵەکانی خۆمان پاگەکەینەوە دڵمان پاگەکەینەوە بێ زەهنمان پاکەینەوە پڕکەین لە خۆشەویستی بەرامبەر ئەو مرۆڤەی کە لە کوردستانی ئێمەدا خۆی بە کورد نازانێ ئەبێ خۆشمان بێت تەنانەت کە خۆی بە کورد نازانێ کاکە ئێمە چینە ئەمریکا چینە سویدە چینە هۆڵندا خۆمان بە هۆڵندی نازانین زمانی ئەوان نازانین بەڵام ڕێزمان لێگرن یەک ڕۆژ دڵۆ پێ خوێنمان لە هۆڵندا نەڕشتووە خزمەتمانەکە ئێمە نابێ وەکو پێشمەرگە خەباتی شاق بدەینەوە بە ناوچوانی هاونیشتیمانەکانمانە گوناحی و مناڵەت چی وێسە لە دایکە بێ لە کاتێکە بڵین تەنانەت باوکی دژی ئەم نیشتیمانەش خەباتی کردووە یعنی داوای لێبوردنەکەم لە قەوسێکام عیبارەتە بەکارێنم ئەبێ مناڵە جاشێکی ڕێزی هەیە لەم نیشتیمانەدا کە ڕێز لە یاساگرێ نابێت لە بەرەوەی باوکی جاشە چونکە ئێمە نابێت تاوانی هیچ مرۆڤێ بخەی ناستۆی ئەوی تر ئەبێ ئێمە بە کۆی سیستەمی حکومڕانی و دیدگای فکری حکومڕانیمان نابچینەوە بەڕاستی هەر ئینسانێک لە ئەمڕۆدا خزمەت بەم وڵاتەکە کاڵیم بە وڵاتە ینی مرۆڤەکانی کاکە خاکەکەمان ئێمە باستی نیشتیمانەکەین ئەم خاکەمان خۆشەوێ کە هەزاران مەوادی شیمیاوی دێنین دابەشیەکەین بەسەر جوتیارەکانمانە ژەهراوی کاتە خاکەکە و دەرخواردی ئێمە یەدا لەبەرەوە مەترسیەکە زۆر لەوە گەورەترە کە ئێمە زۆر درەنگ باسی دەکەین بەڕاستی من داوات لێ یەکەم ئەم چەکەی کامڕۆ باست کرد ئەو چەکە کیمیاوانش باسکە کە ئیسیرات دەکرێت و کۆمپانیەکان بەس قازانجی خۆیانیان لەوێ و دێژێنە گیانی زۆر باش خەریکی ئەمەیە هەموو لە هەموو بەردامەکانە خەریکی کاک کاروان ویستمەوە پرسیارە شخصیە لەو بکەم بەڵام چووە دەرگایەکەوە کە حەزم نەکرد پێی ببڕم و زۆر قسەکانی شیای لە دڵم واز لەوە بێنە سەر وەختێک لە سلکی ئەمنیا بوویت و پۆلیس بووی وابزانم ئێستاش ئەفسەرم و لە دەوام دە باشە وەکو هاوڵاتیەکی سیڤیل ئەمێ تۆزێک ڕاشکا و جوابم بیتەوە کاتێک لە مۆقیفێکە بەرهێزە ئەمنیەکانەکەوی گریمان ناو ناسن کاروانیت باشە هەست بە ئەمانەکەیت یان هەست بە جۆرێک لە ترسەکەی بۆی کە نازانستی مامەڵە لەگەڵا بکرێ کاکە دەروون نازان زۆر بە حاڵەت تێگەیشتی لە پۆلیس و ئاسایش نە من ئێمە شاکەین ئەگەر خۆت لە مۆقیفێکا خۆم لە مۆقیفەکەدا بم ئێستا وەکو خەڵک گریمان ڕووداوێک بۆ شکات لە تۆ کراوە مەسەڵەن بەێ
ڕووداوێکی هاتوو چۆیە شتێکەش کات لە تۆ کراوە بێتاوانی یا بەتاوانی ئەو بابەتێکی ترە کاتێک کە هێزێکی ئەمنیەت بۆلات پۆلیسە ئاسایشە فڵانە فیسارە هەر جێتێکە کاتێک ڕوبەڕووتە بنەوە هەز بە ئەمانەکەیت یان هەز بە جۆرێک لە ترسەکەی بەڕاستی پێ بڵێم بەڕاشکاوی جواب دەدەمەوە باش عیلاقەم نییە کە لە حزبێکی ترم یاخود لەگەر دەستەڵات دیمە ئەوە شتێکی ترە بەڵام بەڕاستی ئەوەی هەیە هەز بە ئامان دەکا لەبەرەوەی تۆ ئەگەر کاتێک تاوانێکت ئەنجام دابی دوێنێ هەر دوێنێ سێ کەس بە چەکەوە بە چەک ئەڵیان کوتاوتە سەرماڵان خەڵکیان ڕوود کردەوە دۆلا فرۆشە ئێکاکە خۆ ئەوە نابی بێبلیت بەرە برا باشی ئەحواڵت چۆنی ئەگە زەحمە ئەگە چکەوە ئەگەر تۆ چەک لەوەی بەکارنێ هێزی ئاسایش هەڵ نەکوتە سەری ئەو کەسە تەقەل لێ دەکا بەڵام کێشەکە لەوەی نییە کە دەستگا ئەمنیەکان بە چ شێوەیەک مامەڵە لەگە خەڵک دەکەن لەبەرەوەی زۆر ئێستا زۆر هادیە بەڕاستی پێ بێ باش یعنی ئینسان جەنابەت دەڵێ بە ڕاشکاوانە قسەی بکە بە ڕاشکاوانە قسەی دەکە باش بەڵام ناکرێت بەرپرسێک بی وڵاتچیە تۆ ئیشتیماعت هەیە یاخود دەچێت سەرکاری خۆت ڕەت لە ئۆتۆمبیلەکرد لە دووبی لە ترەفکلایت ڕانەگری بێ ناو شەقام 50 چەکدارت لەگەبی ئەگەر خۆت ئەو شارە یاخود سلێمام کوردستان عام باز دەکەیت خۆت بە خاوەنی شارەکە بزانی خۆت دەلی ئەمن و ئەمانم هەیە ئەی خێرە هەموو چەکدارت لەگەڵە خەڵک لەوە دەترسێ خەڵک لە پۆلیسێک ئاسایشێک ناترسێ کە بە چەکەوە دێ محاسبەی دەکات بەڵام خەڵک لەو حاڵەتی دەترسێ و نیگەرانیشە نازانی هێزەکە کێشە نیگەرانیشە من لۆ یعنی ترەفکلایت کە کاتی دەبتە تۆ ئەگەر خۆت بەرپرس دەزانی لەو شارەی یاخود لە هەر شارێکی کوردستان خۆت پابند بە بەیاساکە یعنی لۆ ترەفکلایت لۆ تو بکوشێتەوە مرور هەموو سەیری ڕاگری وڵاتیە مامۆستا ڕەت دەبی و دەستە ئیجتیماع یاخود دەستە شوێنێک ئەو هەموو خەڵک لەوەی نیگەرانە بەڵام لە تەعاملی پۆلیس و ئاسایشی لەناو شارەکان بەڕاستی لە حالەتی نۆرمەڵ ئاگال لێبی حالەتی مزاهرات باس ناکەم طبعا هەر کاتێک دەڵێن پشێوی دەکەوتە شار لە حاڵەتی کاتی پشێوی دەکەوتە ناو شار بەڵا خەڵک وڵات دەترسێ لە پۆلیسە چیش دەترسێ لەبەر ئەوەی کە باسم کرد وتم کەینێ حزب لە ناو دەستگا ئەمنیەکان هاتە دەرێ ئەو حاڵ ئەو کات خەڵک هەموو شتێکی بێی خۆی دەزانێت بەڵام ئەوەش بە کاکەی ئەوە نەکەم ئێمە جەنابیشت باست کرد پێشمەرگە ئەگە پێشمەرگە نەبێ ئێمەش ئێستا لە بەرنمەکەی تۆ ناتوانین دانیشین ئەمە حاڵەتی پێشمەرگە بەڵام شتێکی زۆر گرنگیش هەیە حەز دەکەم بە ڕاشکاوە ئەویش باسکەم ئەو ئیعازەی کە لەو پێشمەرگەش هاتیە جاران پێشمەرگەت لەناو شار دەدیت ئێستا نایان بینی جاران خەڵک کاتی دەچوە حەفلەی 75 دەبەست کاکە دەرو لە جادەی باتەی ئەوی دەماچە و چەکی پێ نەبە بڕوات هەبی پێعی بوو بەڵام ئێستا خەڵکەکە دەماچەشی پێبی بەرپرسەکبی دەی شارێتەوە بڵێ باش کاک تاریخ دەقەمان ماوە و بابزانین چارەسەرێکی پێێتەوە کاک دەروون بۆ چارەسەرێکی پێچکە مەسەلەن باسەکان چارەسەرەکان وەکو مامۆساوەتی پێداچوونەوەیکی باشمانەوە بۆ پەروەردەی دەروونی کۆمەڵایەتی بەعام بەگشتی بۆ زانیاری بەڕێستان ئەو میوانانەش و بینەرانیش وەزارەتی پێشمەرگە لە 2013 و لە دوای 2012 بە تایبەتی خاچی سووری نێودەوڵەتی لقی هەولێر هەموو ڕۆژێک تیمێکی هەیە بۆ یەک سەردانیکردنی یەک لە یەکە سەربازیەکان بە تایبەتی بنکە مەشقەکان بنکەی مەشقی پڵنگەکانی زێرەڤانی دهۆک سلێمانی کەرکک ئەو شوێنانی کە پێشمەرگە مەشقی تێدا دەکەن لە سەربازی شتێکی ئەڵێ القطعة بقاعدها ینی یەکەیەکی سەربازی ئەبێت تۆ سەیری فەرماندەکەی بکەی باوەڕم پێ بکە زۆر شت دەگەڕێتەوە سەر خودی فەرماندەکە نەک پێشمەرگەکە چکە فەرماندەکە پێشمەرگەکە دروست دەکا لەژێر ڕکێفی فەرمانی ئەوە ئەو دەتوانێت لە کوردی شتێکی ئەڵێ دایک ببینە و دۆتە بخوازە تۆ بێ فەرماندەکە ئەو فەرماندەی تاوانی ئەو پێشمەرگەیە نییە یا ئەو ئاسایشە نییە یان ئەو پۆلیسە نییە ئەوە خەتای فەرماندەکەیەتی ئەگەر هەر هەڵێ بکە لەسەر ئەو حسابە ئەو کەسەی لەژێر فەرمانی مندایە لە هەموو شوێنێک خروقات هەیە سەرپێچی هەیە بەڵام هەرچی بێ هەر لەسەر من حسابە ئەو خەتای پێشمەرگەکە نییە خەتای سەر و منیش نییە نە خەتاکە لە منە تاوانەکە لە من وەکو فەرماندەیەک کە نەمتوانی و کۆنتترۆلی ئەم پێشمەرگەی بکەم ئەم پێشمەرگەی وا پەروەردە بکەم کەی لەکوێ بۆچی چەک بەکاردێنێ
وازە حەبرام دەسەکانی خۆش بێ بەڵام منیش قسەکەی مامۆستا دووباراکەم و ڕەنگە پەروەردەیەکی خراپی مامۆستایەک بە پەروەردە چابێتەوە بەڵام فیشەک چا نابێت یعنی دوایی مەسەلەن دایکێک جەرگ سوتاوەکەی تۆ بۆی کە بڵی خەتای منە چا نابێت بۆیە بێ سیستەمێکە بێت لەسەر و جەنابیشتەوە پەروەردەکە لەسەر و پێشمەرگەکەشەوە پەروەردەی ئەوە بکرێ دوا قسەم بۆ یەک ئەوە با لە بینەکەم بەرلووی ئێستا پۆلیس نیزامەکی تریشی داناوە کاتی دەچنە ڕووداوەکانی کوشتن یاخود شەڕی گەورە یاخود حادسەی ڕوبەڕووبوونەوە کامیریان داناوە لە هەموو بنکەکانی پۆلیس هەر یەک لە کارمەندەکان کامیرە دەبەستی سوورە و سەوت تەزیل دەکا هەموو حادسەکە تەزیل دەکا ئەو پۆلیسە تعدا لەو خەڵکە دەکا یاخود خەڵکە کەس دەلێ بۆیە ئەوە نوێیە دەستخۆش دوا قسەم بۆ بکە دوا قسە ئەمە لە عێراق 6 ساڵە کللتورێکی زۆر خراپی چەکی منفەلت درایتە خەڵک بەدەیان فەوج و مستەشار و مەفرەزە خاسە چەکیان لەدەست بوو ئەمە ئەو کللتورە بە ملمان داهاتیە هەتا ئەو کللتورە ساف دەکەینەوە پێویستیمان بە هەوڵ و تێکۆشانێکی زۆر جددی هەیە حکوومەتی هەرێمی کوردستانیش لەم ڕوانگەوە ئەوی پێی کرابی کردیتی نامانێت دووبارە بکەین و بەس زەمنەمە ئاماژە بە سێ بابەتی بکەم یعنی ئێسامە لە هەرێمی کوردستان سێ جۆر مۆڵەتی چەکمانەیە کاک باش بانەچینە مۆڵەتی چەکۆ من تەنها مەبەستەکەم ئەوەیە مەبەستەکەم ئەوەیە ئاستی ڕۆشنبیری هێزە ئەمنیەکان بۆ ئەو ئاستە بەرزکەینەوە کە کاتێک کە چەکی پێەیە بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ئەو چەکە بکە بزانێ ئەو چەکەی بۆ چێ هەڵگرت ئەو چەکەی بۆ مامۆسایە گەڵ نەگرتۆ کە خۆپشاندانەکە ئەو چەکەی من ئەگەر بڵێم لە 10,000 حاڵەتە یەک حاڵەتمان هەبێ شانی آخر سێ دقە ماوە قسەکەم بۆ کۆکەرەوە بزانم ئەدوێ هاوڕای لەگەڵی تۆ بێوەکو پێشمەرگەیەک لە من زیاتر خەمخۆر چکە ئێمە ئەمانەیە پێشمەرگە ئەلەوی هەبێ بەڵام کاتێک کە ڕووداوێکی واڕۆیات کاتێک کە شەقێک لە مامۆستایەڵەوێ کاتێک کە چوزانم بەرامبەر خوێنکارێک گازی فرمێز کرێژەرێ پێشمەرگە ڕەنگە شوێنەکەی بێتە خوارەوە بە هەمومان بیبینەوە شوێنمان لەگەڕیدانی بن من پێم سەیرە وشەی پێشمەرگێنینە ناوم بابەتەوە لە کاتێکا پێشمەرگە هیچ وەزیفەیەکی نابێت لە ناو شارە بێ ئێمە لە کاتێکا باسی نیەتی و ناشیە بێت هێزە ئەمنیەکان و ئەوانەی کە ئەجوڵێنرێن نابێت نابێت یەک قسم بۆ بکەن با لە خزمەتتانە بین و کاکسالار دوا قسم بۆ دانێ بۆ ئەخیر جان ئێوەرەتان باش قوربانێ سپاس بۆ بەرنامەکەتان زۆر جوانتان تەقدیم کرد پێشێکی نەقدێکم لە جەنابتان هەیە لە خزمەتە طبعا نوێ ساعت ئەمەتان تاخیر کرد لە وەختی کە محەدد بوو ساعت 3:30 بوو وابزانم بە گەوری خۆتانمان بورن بورە ئینشاءڵڵا بەڕێز ئەمە کێشەیەکی باسی چەکتان کرد کێشەیەکی زۆر گەورە هەیە ئەو بەڕێزانەش نەچوونە سەری ئەمە لە عێراق دەژین چارچێوەمان ئەگەر ملاحەزە بکەن هەموو شەڕە جەنگە ئێستاوە سووریە جەنگی لەیە ئێستا ئەو پەکەکە کە چەشی دانا باش ئەو چەکە چی لێ دێت ینی حکوومەت دەبی بیر لەوە بکاتەوە ئەو چەکەی کە داینا چی لێ دێت چی لێ هات ینی ئەو هێزە گەورەیە چێکی دانا ئەو چەکە دێتە ناو بازار ئۆتۆماتیکیان چی لێ دێت باش فەیدەن دەبی چارەسەرێک هەبیتن کێشەمان لە چەک هەبوونە ئەوە یەک دوای کاکاروان باسی شتێکی زۆر جوانی کرد کێشەمان لە عقلیەتە ڕاستە ئەویش لە جێ خۆیتی ئەگەر نامەلا حەزە بکەین قوتابیەکی زانکۆ بچی ئوستازی خۆی بکوژیتن ئەوە یعنی جەریمەیە زۆر گەورەیەش یان کابراایەک بچتن عایلەی خۆی ئیبادە بکە ئەوە چەندەها حالەتی ئەو هامان بە چاوی خۆمان بینی لەو ماوەیە خۆ ئەوانە هێزە ئەمنیەکان دەستخۆشیان زۆر لێ دەکەین تەبعاان یەکێک لە ئیمتیازاتی هێزە ئەمنیەکان ئەوە ئێستا هەرە ناو بازار دەبینی کابراایەک دوکاندارە دوکانی خۆی بەجێ دیریتن احتیمالە پەردەیەک بەسەردابینی بزانە ئەو پەڕی ئەمنیەتە یعنی ئەگەر ئێستا خۆمان مقارنە بکەن وەکو بەڕێزیان باسییان کرد لەگە ویلایەتەیە گورتۆکان دەبینین مولەتی چەک زۆر ئەتیادیە چەکی ئۆتۆماتیکی نەبیتن تەبعاان هەموو هاوڵاتێک حەقی هەیە ئەوە شۆکارەکەی چییە ئەمنیەتیان نییە ئەمنیەتیان نییە احتیمالە کوشتنیان گەلک زۆرترە لەمە لێرەدا چەک یەکێک لە هۆکارەکانە کە چەک زۆر بین حالاتی لێ دروست دەبیتن دەستەکانە خۆش بێ کاکسالار دوا قسەم بۆ بکە و بە نایخوای لێ زۆر سپاس طبعا منەمێ ئەوە ڕوونکەمەوە مەسایلی ئەمنی وەک لە قسەکەی باسی ئینفعالا کرا لە خۆپشاندانە یا لە شتێکە ئاصڵن تەوەری سەرێکی ئەمە قسەکردنە لەسەرەوەی تۆ کاتێکەویتە دۆخەیە کە تووڕەبوون دروستە بێت چۆن مامەڵە دەکەی
ئەجیناکاکە لە شایە هەر شیرینیدا بەشکرێ و لە شەڕیشا چۆن بتانی شەڕ ڕوونەدا مرۆڤ نەکوژێ من بەڕستێکی کورد ئەمێ کۆتایی پێبێنم ئێمە ئەبێ بە بەهای ئازایەتی چەکدارا بچینەوە مرۆڤی چەکداری ئازا ئەو مرۆڤەیە کە چەکی پێە و کۆنتترۆڵی عسابیەکە مەدەنیەک شەقی تێ هەڵەدا ئامرەکەی پێی ناڵێ ئەی لەوە داوەشەی تۆ چەکە پێ بوو چۆن ئەوتوانی شەقت تێڵا بێ پێ بڵێ ئەی ئافرم تۆ ئەو مەدەنی شەقی تێڵای چەک پێ بوو قەولێن نیاش بە هەروەش فەرکراون پێشمەرگ لە سەتانەوەتی دەسەکانتان خۆش بێ لە کۆتاییە دووبارەی ئەوە کەمەوە هەرچی هێزی ئەمنیە لە کوردستانە تا ئەو کاتەی زانستیانە و نیشتیمان پەروەرانەوە نیە مامۆسا تۆ بۆکو پێشمەرگەیە لێرە زۆر ئەو بیرم هەتا ئەو شوێنەی نیشتیمان پەروەرانەتر و زانستیانەتر مامەڵاکەن لەسەر تەپڵی سەرمان و ئەلەویان بەڵام کاتێک ئەمەندە بە پیرۆزیەوە سەیری ئەم هێزانە ئەەکەین و خوا نەخواستە شتی نەخوازراویان لێ ئەبینین من پێم وایە شایانی سەدان بەرنمەیە و شایانی ئەوەیە پێبەپی ئەوە ناوەندە سەربازی و ئەمنەکان لە کوردستانە پێبەپی فیشەک تەقانن بۆ ئەندامەکانیان فێریشیان کەن وەکو دوا قسەی مامۆستا سالار فێریان کەن چۆن چۆنی مامەڵە لەگەڵ هاونیشتیمانیانی خۆیان نابکەن سەرباری جیاوازی بیرکردنەوەی حیزبی و تاکە شخصیان هیوادارم شتێکمان کردبێ خوافیس